بە هیوای کاتەچی بە سوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا ١٧٧ لەوانەی ڕابردوو پێش ئەوانەی پرسیارەکانم شیکار کرد هەتا پرسیاری 16. ئێستا لە پرسیاری 16ەوە دەست پێ دەکەم. بەراورد بکە لێرە چ دابنێم، ئایا گەورەترە لا یان بچووکترە لا یان یەکسانە بە، هەتا بزانم چ دانێم دەبی ئەمن ئەو دوو ژمارەی ژمارە کەرددارەی لێک دەربکەم، کەواتە 12 7 لێ بڕوە یەکسانە بە 5 تەواو. کەرتەکەش ژێرەی کەرتەکان یەکسانە، کەواتە یەک ژێرەی لێرە دانووسم، سەرەی کەرتەکان 4 کەم 2 یەکسانە بە 2. ئەوجە بەراوردی دەکەم لەگەڵ ئەو کەرتەی ئێرە 5 تەواو و 3 دەیەک. هەتا بتوانم بەراوردێکی باش بکەم دەبی ژێرەی کەرتەکان هیچ نەبی یەک شت بی، نەک 1 5 بی 1 دەبی. ئەمن هەوڵ دەدەم ژێرەی ئەو کەرتەی بکەمە 10، واتە سەرە و ژێرەی ئێرە جارانی 2 دەکەم هەتا ژێرەکە ببیتە 10. کەرتەکە چی لێدێ دەبیتە 5 تەواو و 4 لە 10. ئێستا بەراوردی دەکەم لەگەڵ 5 تەواو و 3 لە 10. کامە گەورەترە؟ بێگومان 4 لە 10 گەورەترە لە 3 لە 10. کەواتە کامە هێمای بنووسم؟ هێمای 4 لە 10 گەورەترە، کەواتە دەنووسم گەورەترە لە. بێمە لای پرسیاری 17. شرۆڤە بکە چۆن دەتوانی 3.5 کۆبکەوە لەگەڵ 2 چارەکەک. شرۆڤەی بکە هەتا بتوانم 3.5 کۆبکەمەوە لەگەڵ 2 چارەکەک، دەبی ئەو کەرتانێک کە هەمە ژێرەکەیان یەک شت بی، هەمان ژمارە بی، هەتا ئەو ژێرە کە 2 ببیتە 4، ئەمن سەرە و ژێرەی ئەو کەرتەی جارانی 2 دەکەم، کە جارانی 2 کرد ئێرە دەبیتە 4، ئێرەش دەبیتە 2، کەواتە دەبیتە 3 و 2 4 1 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 1 4 1 دەبیتە چەند 3 و 2 ژمارە تەواوەکان کۆ دەکرێنەوە دەبیتە 5 تەواو. ئەوجا کەرتەکە ژێرەکەی 4ە، 1 4 دەنووسم، سەرەکانیش کۆ دەکەمەوە 2 کۆ 1 یەکسانە بە 3، سەرجەمەکە دەبیتە 5 تەواو و 3 چارێک. 5 تەواو و 3 چارێک. لێرەش نووسرایە وەڵامەکە بنووسە، نازام ئەو تێکەڵ و پێکەڵە چی، ئایەوە 2 پرسیارە، ئەوە چییە لە ئێستاوە هاتیتە ئێرە، پرسیاری 18 19 17.5 تێناگەم. بەڵام ئەگەر بیانەوێ ئەو 2 کەرتانە کۆ بکەمەوە، ئەو 2 کەرتانش کۆ دەکەمەوە، ئەو کەرتە 2 1 لە 6 4 و 2 لە 3، چونکە ژێری کەرتەکان یەک نییە دەبی ئەمن ژێرەکانیان ڕێک بێخم، واتە ئێرانە ژێرەکەی بکەمە 6 کودەیکەمە 6 سەرە و ژێرەی جارانی 2 دەکەم دەبیتە 4. بێگومان خوێندکاری ژێر ئەتوو دەبی بنووسیەوە، ئەمن لێرە نای نووسمەوە تەنیا دەیگۆڕم، تو دەبی بینووسیەوە ئەوها یەکسانە بە ئەو کەرتەی بنووسیەوە ئەو کەرتەی بگۆڕی ئەو جە کۆیان بکەوە. ئەمە لێرە یەکسەر 4 لە 6. ئێستا کۆیان دەکەمەوە، ژمارە تەواوەکان 2 و 4 دەکاتە 6، کەرتەکەش ژێرەکەی 6ە 1 6 دەنووسرێ، سەرەکان 1 و 4 کۆ دەکەمەوە دەکاتە 5، واتە کەرتەکەی من دەبیتە 6 تەواو و 5 6 1. 6 تەواو و 5 6 1 وەڵامەکە ئەوهای لێدێ. 6 تەواو و 5 6 1.
پرسیاری 17 تەواو بوو، بێمە لای پرسیاری 18. هەڵاکە لەکوێیە؟ زەینەب ئەو دوو کەرتەی کۆ دەکاتەوە، دەنووسی ئەوها. زەینەب لەکوێ هەڵەی کرد، وەڵامی ڕاستیش بنووسە. زەینەب لە کاتی کۆکردنەوە ژمارە تەواوەکان کۆ ناکاتەوە، دەبی کۆ بکاتەوە. 4 و 4 دەکاتە 8. پاشان ئەو ژێرەیە 5 زۆر ڕاستی نووسیە، 1 5 دەنووسرێ، ئەو جەسەرەکان کۆ دەکرێتەوە، 1 و 2 دەکا 3، ئەویشی ڕاست نووسیە، تەنیا ژمارە تەواوەکانی کۆ نەکردبووە. ئەوە وەڵامەکە ڕاستەکەیە. 8 ژمارەی تەواو، 3 5 1. پرسیاری 19 ژمارەی نادیار بنووسە. لێرە دەبی بنووسم سەرجەمی ئەو دوو ژمارە کەردارە دەکاتە چ. ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە، 3 و 5 یەکسانە بە 8. ئەو جا ژێرەکە 4ە، 1 4 دەنووسم. پاشان ئەو سەرانە کۆ دەکەمەوە، 3 لەگەڵ 1 دەکاتە 4. ئەو جا تا تەماشای ژمارەکەی خۆم دەکەم، 8 تەواو و 4 دابەش 4، دەبی زوو بزانم 4 دابەش 4 یەکسانە بە 1. ئەو جا یەکەکەی کۆ بکەمەوە لەگەڵ ئەو 8ی کە هەیتم، هەموو ژمارەکە دەکاتە 9، 9 تەواو بەبێ کەرت. پرسیاری 20 ئەگەر تەماشای ئەو دوو ژمارە کەردارانە بکەم، سەرجەمەکەیان ئەو های لێ هاتیە. تەماشا دەکەم، دەبینم 9 کۆکرایتۆ لەگەڵ 11 بوویتە 20. ئەو جا ژێرەکان کە دەیە لێرە، لێرەش دەیە، 1 ژێرە نووسرایە. ئەو جا پاشان سەرەکان دەبی کۆکرابیتەوە، ئەو سەرەیە دروست بووبی. ئایا 6 کۆی بکەمەوە لەگەڵ چ دەبیتە 9؟ بێگومان لەگەڵ 3، کەواتە لێرە دەبی بنووسم 3. پرسیاری 21 لێرە لێ دەرکردنە. ئەو 7 تەواو، 4 تەواوی لێ بڕوە، 3 تەواو دەرچوو. ئەو جا لێرە ژێرەکە 6ە، ژێرەکە 6ە، ناچارم لێرەش ژێرەکە دەبی 6 بی. ئەو جا 4 3 لێ بڕوە دەکاتە 3. 3 دەبا نووسرا بە 3 بەسەر 6، بەڵام چونکە نووسرایە 1 واتە 3ەکە سەرە و ژێرە دابەشی 3 کرایە، کەواتە 6ش دابەشی 3 کرایە دەبیتە 2. دەبی ئەمە لێرە بنووسم 2. بەخۆی بەڕاستی 3 لەسەر 6ە، بەڵام دەبیتە نیو، چونکە گوتمان ئەگەر خوارێ 2 ئەوەندەی سەرێ بوو، هەمیشە دەبیتە نیو، یان سەرێ نیو ئەوەندەی خوارێ بوو. 3 لەسەر 6، 4 لەسەر 8، 2 بەسەر 4، ئەوانە هەموو دەکەنە نیو. ئێمە لای پرسیاری ژمارە 22 زریان پێویستی بە 5 لیتر بۆیە هەیە. پێویستی بە 5 لیتر بۆیە هەیە زریان. 2 لیتر و 4 دەیەکی لیتری لە بۆیەی شین هەیە، تێکەڵی دەکا لەگەڵ 2 لیتر و 7 دەیەک لیتر لە بۆیەی زەرد تێکەڵی دەکا. ئایا ئەوەندە بۆیەی دەست دەکەوێ کە پێویستی پێیە؟ مەبەستیان ئایا 5 لیتر دەکا؟ واتە من ئەگەر ئەو بۆیەی ئەو لیترەی ئەو ژمارەیە کۆکەمەوە لەگەڵ ئەو ژمارەی، ئایا دەبیتە 5 یان کەمترە یان چ؟ کاتە کۆیان دەکەمەوە زۆر ئاسانە، چونکە کەرتەکان ژێرەکەیان یەکە، یە هەمان دەیە. 2 کۆ دەکەمەوە لەگەڵ 7، 4ش کۆ دەکەمەوە لەگەڵ 7، ئەو دێش هەروەکو خۆی دەنووسمەوەتە 4 لیتری تەواو دە لێرە، 7 و 4ش کۆکەمەوە دەکا 11، 11 دابەش 10 لە 1 گەورەترە، چونکە ئەگەر سەرەی کەرتەک
گەورەتر بوو لە ژێرەکە واتە ئەوەندە کەرتە لە یەک گەورەترە. ئەگەر لە یەکیش گەورەتر بوو دابەشی دەکەم یەکی تەواو هەیە لەگەڵ ئەو چارەی ئەو یەک تەواوی کۆ دەکەمەوە 4 و 1 دەبیتە 5 لیتر، 1 لەسەر 10 لیتریش لە زیادەیە. کەواتە وەڵامەکەم دەبی ئایا ئەوەندە بۆیەی دەست دەکەوێت زریان کە پێویستی هەیە؟ وەڵامەکەم بەڵێ، دەستی دەکەوێت بە زیادەوە. کەواتە زریان هیچ کێشەی نییە. 5 لیتری خۆی هەیە لەگەڵ 1 لە 10 لیتریش. پرسیاری 23 بەرەنگاری نازانمانێت چی. ناسکە 7 و چارەکەک لە چەپکە واتە لە بەستە گوڵە سۆرەکانی ڕێکخست. چەندی پێویستە هەتا 10 بەستەی دەست بکەوێ ڕێک بخە؟ چەندی پێویستە؟ چەند مایەواتە؟ هەتا بزانم چەندی پێویستە 10 بەستە گوڵ دەبی ئەمندەی بینم 7 و 1 لەسەر 4 لێ دەربکەم. چونکە من هەتا ئێستا نەگەیشتینە ئەوەی ژمارەشی تەواو کەرتەکی لێ بڕوا، نازانم لەبەر چ ئەو پرسیارە هەیە، بەڵام ئەمن هەمیشە دەتوانم ژمارەی تەواو وەکو کەرت بنووسم. واتە ئەمن دەتوانم ئەو دەیەی بنووسم وەکو ئەوەی ڕاستیبی دەتوانم دەیەکەی بنووسم وەکو ئەگەر جێم هەبی بەس جەیەکم هەبی باشە وەکو 9 ژمارەی تەواو و 4 بەسەر 4 بۆ وێنە. لەبەر چ 4م هەڵبژارد؟ چونکە ئەمن بەخۆم لێرەش لە ژێرە 4م هەبوو 4 هەڵدەبژێرم. ئەو جا کەمی کەمەوە لە 7 و چارەکەک. ئێستا زۆر ئاسان بوو. 9 7 لێ بڕوە، 9 تەواو 7 تەواوی لێ بڕوە 2 چەپکە گوڵ، ئەو 4ش ئەو یەکەی لێ بڕوە 3 ژێرەکەشی بێگومان 4. کەواتە 2 و 3 چارەگا چەپکە گوڵی مایە تەواو بکە 10 چەپکەی تەواو بکە. تەنیا 2 چەپکە و 3 چارەکی چەپکەی. کە ئەوەم زانی هەرچەندە ئاسان نەبووە پرسیارە، ئێستا وەڵامی بەشی دووەمی ئەو پرسیارەش دەبی بدەمەوە، چونکە دوو بەشە. بەشەکەی دیکە چییە؟ دەرێ ئەگەر هەر چەپکەک ئەگەر هەر 1 چەپکە گوڵ 8 گوڵی تێدابی، ناسکەش 10 چەپکە گوڵی ساز دەکا، ئایا چەند وەڵامەکە چەند گوڵ دەنوێنێ؟ ئەمن دەینم 10 چەپکەی جارانی 8 گوڵی دەکەم یەکسان دەبی بە 80 گوڵ. کەواتە ناسکە دەبی 80 گوڵی هەبی هەتا 10 چەپکە گوڵ سازکە، هەر چەپکە یان هەر بەستەی 8 گوڵی تێدا بیت. ئێستا بچمە لای پێداچوونەوە و ئامادەبوون. لێرە ئەمن کە تەماشای پرسیاری 24 دەکەم، ژمارەک هەیە لێرە کە جارانی 6 دەکەم، پاشان ئەنجامەکەی 13 لێکم دەکەمەوە 35م بەدەستێ. ئەمن لێرە هەنگاوی پێچەوانە دەگەڕێمەوە، گەڕانەوە بە دوای هەنگاوەکان. مانای چییە؟ مانای لێرەوە دەست پێ دەکەم دەچمە لای ڕاست. واتە ئەمن 35ەکەی دەینم تەماشای ئەو 13 دەکەم، چونکە کەمە ئەمن 35 کۆ دەکەمەوە لەگەڵ 13 بە پێچەوانە ئیشەکان دەکەم، کردارەکان دەکەم هەتا بگەمە ئێرە. کەواتە ئەمن 35 دەینم چونکە کەم 13 ئەمن کۆی دەکەمەوە لەگەڵ 13 کە 35م کۆ کردەوە لەگەڵ 13 چ ژمارەکەم بەدەست دێ؟ 3 و 5 8 1 و 3 4 48م بەدەست دێ. پاشان تەماشا دەکەم جارانی 6 واتە ئەم بە پێچەوانە 48 دابەشی 6 دەکەم. کە 48 دابەشی 6 دەکەم 8م لۆ دەردەچی کە 8ەکە لێرەیە.
ئەو جەگە ئێستا بمەوێ ساخکەمەوە 8 دەینم، جارانی 6 دەکەم دەبیتە 48، 3 لێ دەردەکەم دەگەڕێتەوە 35ەکەی خۆ. پرسیاری 25 ژمارەی ڕۆژەکانی مانجی ئادار و نیسان و مایس. ئەو پرسیارەی دەهێڵمەوە لۆ خوێندکاری ژیر کە زۆر هەز دەکەم. ئەو پرسیارە ئەوەندە پرسیارەکی گرنگیش نییە، کەواتە خوێندکاری ژیر بە خۆت دەتوانی ڕۆژەکانی مانجی ئادار و نیسان و مایس کۆ بکەیەوە. دەبێ بزانی کام مانگ سیویەکە و کام مانگ سێە و ئەو شتانە. پرسیاری 26 پارچە ڕاستەهێڵی ب ناوی چییە؟ زۆر پرسیارێکی ئاسانە. ناوی ژێ، ئەوە نازانم پرسیاری ئەوها ئاسان کەلکی چییە؟ پرسیاری 27 مەبەستم ئەو پرسیارە زۆر ئاسانە لە چاو ئەو پرسیارەی کە زۆر چار هەنچیوی زەحمەت بوو. مەبەستم ئەو هایە. پرسیاری 27 لێرەدا 150 دەفر هەیە کە هەر یەکەیان 12 لیتر بۆیەی ئاڵتونی هەیە تێدایە. ئایا چەند لیتر بۆیەت هەیە؟ زۆر ئاسانە. 150 جارانی 12 دەکەم. 150 جاران 12 بەخۆم 1 سفرم هەیە، سفرەکی دیکەش لە 2 جاران 5م بەدەست دەکەوی، کەواتە ژمارەکەم دەبی 2 سفری هەبی. ئەو ژمارە ڕاستە بەبێ ئەوەی لێکدانەکەش ئەنجام بدەم. دێمە لای پرسیاری 28 کاتژمێر 12:45 دوای نیوەڕۆ هەتا 5:18 دوای نیوەڕۆ ماوەکە چەندە؟ کاتەکە چەندە؟ هەتا ئێستا من نەمدیتێ لەو کتابەی پرسیارێکی لەو جۆرەی شیتەڵکەن، هەمیشە ئەو پرسیارانە دێتەوە. ئەمن نازانم کوشی کاریان بکەم، نەک لەبەرەوەی نازانم، لەبەرەوەی نازانم خوێندکارەکان چ ڕێگایەک بەکاردێنن، چونکە ئەو ڕێگای ئەمن لێرە بەکاری دێنم ئەوەیە کە لە دەوڵەتانەی ئەوروپیانە هەمیشە دوای نیوەڕۆ و پێش نیوەڕۆی نانووسن، زیاتر دەنووسن تەنیا کاتژمێرەکە، بەڵام لە جیاتی 5 پاش سەعات 12 پاش کاتژمێر 12 دەنووسن 13 و 14 و 15 و 16 و 17. 5 نییە لێرە، تەنیا لە جیاتی 5 دەنووسن 17 و 18 خولەک. کاتامیش لێرە ئەو ڕێی بەکاردێنم، دەنووسم 17 و 18 خولەک لە جیاتی دوای نیوەڕۆ هەتا بتوانم پرسیارەکەی کارکەم. کاتە من 17 و 18 خولەکی دەینم 12 و 45 خولەکی لێ دەردەکەم، بزانم دەکاتەچ 17 و 18 خولەک چەندی لێ بڕوە؟ 12 لەگەڵ 45 خولەک. کە دەبینم 18 گچکەترە لە 45 ناچارم خولەکەک لە 17ەکەی خورتکەمەوە بیکەمە 17 چونکە کاژێرە بیکەمە خولەک، واتە ئەمن کاژێرەکی لە 17ەکەی دەینم دەیکەمە 60 خولەک، 16 کاژێر دەمینێتەوە، واتە کاتژمێر دەبیتە 16 و 18کەش چی لێ دەکە کۆی دەکەمەوە لەگەڵ 60 دەبیتە 78. دەتوانم ئەوها بینووسم، ئەو جا 12 و 45 لێ دەربکەم. ئێستا زۆر ئاسانە. 8 5 لێ بڕوە لە لای ڕاست 3، 7 4 لێ بڕوە 3، 6 2 لێ بڕوە 2، واتە لەما بینی ئەو دوو کاتژمێرە کە ئەمن کردمە 17 لەما بینی 12 و 45 و 17 و 18 خولەک چەند کاژێر هەیە؟ 2 کاژێر و 6 2 لێ بڕوە 4 ببور 6 2 لێ بڕوە نەک 2 دەکات 4 کاژێر و 33 خولەک هەیە لەما بینی ئەو دوو کاتە
4 کاژێر و 33 خولەکەیە. ئەوجا نازانم هەمیشە دەپرسم ئایا خوێندکاری ژیر ئێوە یان ئەنگۆ بە چ ڕێیەکی ئەو جۆرە پرسیارانەشی کار دەکەن؟ تکایە وەڵام تکایە بزانم شی کار دەکەن، چونکە لێرە 5 ئایا کۆی دەکەنەوە لەگەڵ 12 هەمیشە یان کۆی ناکەنەوە هەتا ببیتە 17. ئەوە پرسیاری منە لێرە بۆ ئێوە، بزانم چێ دەتوانی ئەو پرسیارە 28ی وەڵام بداتەوە یان هەر وەکو جاران بێدەنگ دەبن. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 177 دێمە کۆتایی ئەوانەیە و هەتا وانەی داهاتوو هەر بژین.